سەرنەکەن لە تەلەڤیزیۆن و نەترسا بوون مامۆستان سەرکەزە بوون ناتوانن هێنە شتێکەکەن لەبەرەوە هەم حامیشمان هەیە حامیمان هەیە کە لەبەرەوەی لە ئێستا ئەو ئامێرەیەکەم بەکارێنم ئەو تەلەفۆن و ئەو سیمکارتێکە هی خۆم بووە لەلایەن ئاسایشەوە مۆبایلەکەم دەست بەسەر کراوە و نامە بە نامە ئەی خوێندنەوانێ بزانن کە پەیوەندی لەگەڵ کیا کراوە بۆ ئەم کەیسە ڕاستی هیچ پەیوەندیەکەم بۆ نەهاتووە بەڵام من پێشتر لە مانگی دووە پێش ئەوەی وەستا حەسەن دەست لە کار بکێشێتەوانێ ڕۆژێک پێش ئەوە پەیوەندیان پێوە کردم لە ئاسایشی سلێمانیەوانێ وتیان دەبێ بێتە نووسنگەی تایبەت لە نووسنگەی تایبەتەکەش ئەوە بوو پیانوتم ئەبێت تحقیق لەگەڵا بکەین چۆن تۆ ئەو زانیاریانە و دەستکەوتۆ لە سەرکەتی تەندروستی هەڵەبجە و ئەبێ بێدەنگ بیت تعاهودمان بۆ پڕکەیتەوە لە نوێی بەیانی تا سەعات 3 وەکو حربێکی نەفسی 5 دقه قسەیان لەگەڵ من کردو 5 دقه قسەیان لەگەڵ کردوم سەعاتێک ڕۆیشتونەتە دەرەوانێ دواتریش ئەڵێن ئەبێت تعاهودێ پڕکەیتەوە کە بە هیچ شێوەیەک نابێت تۆ باسی گەندەڵیەکانی کەرتی تەندروستی بکەیت بە تایبەتی لە میدیایە ئەوە بوو ڕاستی منیش کە لەوێ هاتمە دەرەوە تعاهودەکە ماچکەنیان هێشتا ناڵین بڕۆین ڕاستۆخۆ سجنتەکەین ئەگەر تعاهودەکە پڕ نەکەیتەوانێ هاتمە دەرەوانێ لەوێ عریزەیەکم نووسی بۆ ڕۆژی دوای ئەوە یاما دەست گوڵزارخان لە دەستەی دەستپاکی وتە من هەر شتێکم لێبێ ئەم چەند کەسە بەشدارن لەم هەڕەشانەی لە منیەکەن هەر لە خودی بەڕێوبەری گشتی و ئەو کەسەی کە مەکانەتی خۆی لە نێو ئاسایشا بەکارێنێ و ئاسایشی شارێکی خستۆتە بەرژەوەندی مەرامی شخصی خۆیەوانێ بۆ خودی خۆی و بۆ کەسێکی نزیکی خۆی لەگەڵ ئەو تیمەی کە لەگەڵ ئەو ستافی مدیر عامەیە ئیشەکەن و ئەو کەسەش کە خودی کەسەکە لە نێو ئاسایش و ئەو خزمەشی کە ئەوێت بۆ مەرامە شخصیەکانی خۆی بەکاری بێنێ هەڵم ناوم هێناون و سکاڵای یاساییشم لە داواکاری گشتی لەسەر تۆمار کردوون و لە هەڵەبجەش داوام لە داواکاری گشتی کردووە کە ئەم شتە ڕوویاوە هەڕەشیان لێ کردوم چەندین جارنامەی هەڕەشە ئامێزیان بۆ ناردوم باسییان لە کوشتنی مناڵم کردووە باسییان لە ئیهانەکردن و واد لێ ئەەکەین و گرتەی ڤیددیۆی ڕوتە بڵاوکەین و تمەڵا ئەگەر ئەو شتتان کرد نوسخەیەکی بنێرم زانین چۆن دەرچوی چکە منی شتێکی لەو بابەتەم نییە و بێمنەتم و ناترسم چی ئەەکەن بڕۆن بیکەن ئەوەی لە دەستانیە بیکەن بە ئەکاونتی فەل نامە ئەنێرن ئەزانین چی ئەەکەین و ئەزانین چی بۆ کوێیت و ئەزانین لەگەڵ چیا قسە و کردو و کارمەند و هاوڵاتی هەبوو لە هەڵەبجە کە هاوکاری منی کردووە بە ڕقم خاص کە نۆ نەمبەر ئەنووسێ تەلەفۆنیان بۆ ئەکەن هەر ئەو کەسەیە کە مەکانەتەکەی خۆی بەکارهێنێ لە ئاسایشی سلێمانیا ئەو سەڕەحێتانی کە هەیەی بە ژماری نەناسرا و هەڕەشە لە خەڵکەکە تورەکەی ڕەشەکەین بەسەرتانە ئەتان فڕێنین بۆ سلێمانی چاوتان بە ڕۆژی ڕووناک ناکەوێتەوە بەڕاستی ئەمە لە هیچ شوێنەکان نییە نە لە مەکسیکە نە لە وڵاتە مافیاییەکانە تۆ کەسێ قسەی حەق بکە لە باتی سوپاسی بکەی لە باتی بە دوواداچوون بۆ قسەکانی بکەی بێت بەم شێوەیە ئیهانە بکەی دکتۆرەیەک بە ناوی مادەی خراپەکارهێنانی دوی مۆبایل لەوانێ لە وەکو ئەوەی پەلاماری ئەیمەن زەواهیری و ئەبوو بەکر بەغدادی و تیمێکی بۆ بنێری 6 پیا و هەموو 120 کیلۆ باڵا 180 بۆ 190 سانتیم کە بەم بەڕاستی زۆر پێسەری بۆ هەموو پیاوە هاتوون بۆ ئافرەدەی بۆ خاکی کەرکووکتان جێهێش بۆ لە سایە پەنجەی کوردستانتان ئاوا دیفاعتان لێ نەکرد و ئەم پیاوە کەڵە پیاوانەتان لەوێ دانەنا من پێم سەیرە یعنی قسەی حەق ئەبێ سوپاس بکری بەڵام لەم ڕۆژاوی قسەی حەق بکە ئەیگرن سوکایەتی پێ ئەەکەن بە چه حەقێ دکتۆرەیە کە فەرمانبەرێکی حکومیە شوێن و مەکانی نیشتەجێبوون و کارکردنی دیاری کراوە تۆ ئەیبێت لە نێو ئاساییشە دای ئەنەی لە ژوورێکە کە 6 مەتر بەدەمەترە دکتۆرە باخانێکێکە لەو نمونانەی کە نمونەی ڕاستەقینەی ئیداری لە باشووری کوردستان کە وەکو ژنێک هەڵسوکەوت کات کە بۆ کەشفکردنی ئەو گەندەڵیانی کە هەیە ئەبواە با بڵێن وزارەتی تەندروستی چووکە دکتۆرە باخان ئێمە ئەزانین بۆ خودی نەخۆش و بۆ بەرژەوەندی نەخۆش و تاکی کۆمەلگای کوردیە لە باشووری کوردستانە ئەبواە وزارەتی تەندروستی پاداشی بدایێتەوە لەو نمونانەی کە کەشفی کردو یاخود ئاراستی کرد کە گەندەڵیەکان لە شوێدا هەن بۆیە ئێمە وەکو ژنانی تەبگەری ئازادی پشگیری خۆمان بە هەموو شێوازێک ئێستاش هاتوونە بۆ ئەوی پشگیری خۆمان دووپات بکەینەوە بۆ دکتۆرە باخان لە هەرچی کاتێکە و لە هەرچی ساتێکە نەک بەس تەنها بۆ دکتۆرە باخان بەڵکو بۆ هەر ژنێک کە بێوێ ئازادی کوردستان یاخود بێوێ ئەو گەندەڵیانەی کە هەیە بۆ هەر کەسێک و هەر تاکیکی تر بەڵام ئێمە وەکو ژنانی تەبگەری ئازادی پشگیری خۆمان بۆ دکتۆرە باخان دووبارە ئەەکەینەوە دووپاتیشی ئەەکەینەوە کە لە هەموو کاتێک و هەموو ساتێکە پشگیری ئەو بین و پشتی ئەو هیچ کاتێ بەرنەدەین.
يعني لە هەر کوێیە زانیت بە جۆرێکە پێویستی پێێتی